مەم لەشە لاوەزەوە چاک خۆ ڕاگرتووە، بەڵام لە ئاکاما چی؟ ئاشکەنجام قسانەی بۆ نییە. یا دەبێ کۆڵ بدەی و هەرچی دەپرسیم بیڵێی، یان دەبێ بمری. کەسانێک لە مردن دەترسن کە مردن بە کۆتایی ڕێ دەزانن. لە حاڵێکدا مردن بۆ من سەرەتای ڕێگایە. بەڵام تۆ بەر لەوەی ئەم ڕێگایەت دەست پێ بکەی نێوی چەند کەس دەبەی بڕۆ ناکەی؟ ئامادەم مەرج لەگەڵ بکەم. مەرج بکەین؟ بێگومان تۆ ئەم مەرجە دەدۆڕێنی. بەڵام من دڵنیام کە مەرجە دەبەمەوە. وەرە من دەتوانم تۆ ناچارکەم کە من زووتر بگەینیتە مەنزەڵ و لەم بەندی خانەی تاریکە ڕزگارم بکەی. من هەم دەتوانم تۆ ناچار بە قسەکردن بکەم، هەم ناچار بە قوربانی کردن بۆ خوداکانی ڕۆم. یارمەتی بدە، یارمەتی بدە. من ئامادەی قوربانی بوونم، بەڵام نەک بۆ بتەکانی ئێوە. من خۆم لە دەرگانەی خودای تاقانەدا قوربانی دەکەم. چەندە شیرینە. چ شتێ شیرینە؟ ئەمە کە مرۆڤ ژیان بە سڵامەت تەواو بکات، و چەندە شیرینترە کە مردن بێت و مرۆڤ ئیمانی خۆی لەگەڵ هیچ شتێ نەگۆڕێتەوە. تۆ لە بیستنی هەواڵی ئادامی خۆت کەیف خۆشی؟ من خوداکانی ئێوە دەناسم، مەگەر تۆش خودای من دەناسی؟ نا، من خودای ئێوە ناناسم. ئەگەر ناسیبات حەقت بە من دەدا کە زیاتر لەمانە تا مەزرۆی دیداری ئەو بم.